ئەم جارەش دێینەوە بە پەرچەمی پرتەقاڵی. زۆرن ئەو تایبەتمەندی و جیاوازیانەی کە کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی سیاسی لا حیزبە تەقلیدی و نوێیەکانیش جیا دەکەنەوە. لا سەرەتای دروستبوونیەوە کۆمەڵی ئیسلامی بۆ چەسپاندنی دادگەری و بەرگریکردن لە مافی هەژاران و ستەملێکراوان و ڕزگارکردنی کورد لە دەست ڕژێمی بەعەس ڕێگەی خەباتی چەکداری گرتووەتە بەر. لا خەباتی مەدەنی و پەرلەمانیشدا سەرڕایکەمی هێز و کورسیەکانی ئۆپۆزسیۆنێکی کاریگەر بووە بۆ داڕشتنەوەی یاسای چاکسازی و یاسای سەرۆکایەتی هەرێم و ئاشکراکردنی هەزاران مەلەفی گەندەڵی. خەباتی کۆمەڵی ئیسلامی بە جۆرێک بووە حیزب و هێزە نوێیەکانیش نەیانتوانیوە تێیپەڕێنن. بەو پێی لا دەسەڵاتدا تاقی کراوەتەوە و لە تاقیکردنەوەی خزمەتکردنی هاوڵاتیانیشدا سەربەرزانە دەرچووە. یەکێک لەو جیاوازانەی کە من زۆر بەلامەوە گرینگە ئەوەیە بە پابەندە بە پرینسیپە شەرعیەکانەوە بە هەرگیز لێیان نەداوە. کۆمەڵی ئیسلامی چەند ڕۆڵی گرنگی بینیوە لە کاتی کێشە چارەنووسسازەکان، لە کاتی کێشەی ڕفراندۆمە، لە کاتی کێشەکانی بژێوی و داواکردنی قوتی هاوڵاتیانە. ئەمە زۆر گرنگە لە کاتی دەنگنەدان لەسەر حەشدی شعبی کە لە ئەنجومەی نوێرانی عێراق و ئەندام پەرلەمانەکانی کە هاتنە دەرەوە. ئەمە هەندێن خاڵن کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە هەی بوو کە ئێستش پێوی پابەندە کە هەمووی بۆ پاراستنی بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە. ئەندامانی کۆمەڵی ئیسلامی دەڵێن شانازی دەکەن کە مێژوویان ڕووناکە و پەرێزیان پاکە و بەردەوام لە بەرەی گەلدا بوون. هیچ کاتێک وەک حیزبە دەسەڵاتدارەکان شەرمەزاری هێنانی سوپای داگیرکەر و بەدەستەوەدانی نیوەی خاکی کوردستانیان بەسەر خۆیان و گەلەکەیان دانەهێناوە. هەروەها بازاڕی هەڕاجکردنی چەک و نەوت و خوێنی شەیدان و پێشمەرگە و موچە خۆرانیان دانەناوە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەێنێت هەڵبژاردن گەورەترین دەرفەتە بۆ سزادانی ئەو حیزبە دەسەڵاتدارانەی کە هەرێمیان بەم دۆخە گەیاند. هەمووی خەمبارە، هەمووی باسی ئەوەکە کە موچە نییە، هەمووی باسی ئەوەکە کە کەسابەت نییە. ئێستا ئەو حاڵەتە هاتوتە بەردەستی خۆ، بەدەستی خۆت تۆ ئەتوانی نوێنەری خۆ دیاریکەی ئەوەی کە جێی متمانەتە دەنگی پێ بە و ئەگەر ئەتەوێت گۆڕانکاری بکەی بەڕاستی نابێت دەنگ بدرێتەوە بۆ لایەنانەی کە 27 ساڵە بەڕێوەمانە بن. بۆیە گلەی یەکە دوجار ئەگەر تۆ دەنگدایەوە بەو لایەنانی کە ئەو وەسعیان بەسەر خەڵکی کوردستانە هێنراوە گلەیەکە لە خۆ دەبێ بکرێ. بۆیە من لێرەوە بەڕاستی داواکەم لە خەڵکی کوردستان کە دەنگ بن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەو خزمەتە کەمەی بە 6 پەرلەمانتار یا بە 3 پەرلەمانتار یا بە چەند ئەندام ئەنجومەنێکی پارێزگا کۆمەڵ کردوێتی ئەگەر ڕێژەکەی فراوانتر بێ و زیاتر بێ حتمما خزمەتی زیاتری پێکرێ. ناسنامەی کۆمەڵ ئیسلامخوازی و مەردایەتی و مانەوە لەبەرەی خەڵک و بەگژداچوونەوەی گەندەڵیە. خەڵکی کوردستانیش شاهدی دڵسۆزی و هەڵوێستی مەردانەی سەرکردە و بەرپرسانی کۆمەڵن لە حکوومەت و پەرلەماندا. ئێستاش کە دەرفەتی هەڵبژاردن هاتووەتە پێش، کاتی ئەوە هاتووە هاوڵاتیان مێژووی 27 ساڵەی ئەم حیزبانە لە خاکفرۆشی و گەندەڵی و شکاندنی شکۆی پێشمەرگە و هاوڵاتیان و بڕینی موچەکانیان و بردننی زۆربەی داهاتی هەرێم بۆ خۆیان و بەرپرسەکانیان بهێنە پێشاوی خۆیان و بە دەنگەکانیان تۆڵەی هەموو ئەوانەیان لێ بکەنەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.